چاکسازی و کۆتایهاتن بە دزی و گەندەڵی دوای 29 ساڵ لە حکومداری کورد لەم هەرێمە خەونێکە وا دەردەکەوێت هێشتان بە دیهاتنی زۆر دوور بێت. ناوبەناویش ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی بە چالاکی جۆرا و جۆر پرسی چاکسازی دەهێننەوە بەرباس. لەو چوارچوێدا و هەر بۆ ئەم مەبەستا لە بەردەم پەرلەمانی کوردستان گردبوونەوەیەک بەڕێوە برا. چالاکوانێکی مەدەنی دەڵێت حکوومەتی هەرێم چەندین جار پرۆژە یاسایی بۆ بواری جۆرا و جۆرەکان پێشنیاز کردووە و تەنانەت تەرخانکردنی بودجەی زەبەڵاحی بۆ حیزبەکانیش لەبیر نەکردووە، بەڵام تا هەنووکە نەیتوانیوە چارەسەرێک بۆ کێشەکانی پەیوەست بە گەندەڵی دابین بکات. لە خوری پێشووی پەرلەماندا بە یاسا بودجەی زەبەڵاحی بێنمونە لە جیهانیان بۆ پارتەکانیان دیاری کرد. تا ئێستا نەیانتوانیوە پرۆژە یاسایەک بۆ چاکسازی پرۆسەی سیاسی لە کوردستان پێشکەش بکەن، یاخود پێشکەش کرا لە بەرژەوەندیەکانیان خۆیان ڕەتیان کردەوە. ئێمە کە حیزبەکانمان لە ساڵی 1991 لە ئاواری هێنایەوە کوردستان و کردمانن بە فەرمانڕەوایی ئەم هەرێمە و سەرکردەکانیشانمان لە کرێکاریەوە کردە ملیاردێر، ئەمڕۆ هیچ مافێک بە ئێمە بەڕەوا نابینن، تەنانەت لە هۆڵە داخراوەکانی چاڵاکیەکانی لێقەدەغە کردوین. هەوڵاتیەکی شاری هەولێریش دەڵێت تا ئیرادەیەکی بەهێزی سیاسی دروست نەبێت کە دەستی نەبوو بێت لە گەندەڵی و دزی و بەهدەردانی ماڵ و سامانی هاوڵاتیان هەرگیز چاکسازی بوونی نابێت. سەبارەت بە بنبڕبوونی گەندەڵی تا ئیرادەیەکی سیاسی بەکردەوە لێرە لەو بینای پەرلەمانە پەیدا نەبێت کە بڕیار بدات ئیتر سنوورێک بۆ نائەدالەتی و نایەکسانی و تەنانەت ئەو نائەدالەتی کە ئێستا خەتە سوورەکانیشی بەزاندووە گەیشتۆتە لیستی شەهیدان، لە لیستی شەهیدان جاش و باش تێکەرکراوە تا ئەو کار ئەو ئیرادەیە نەگەڕێتەوە هەم خەباتی ئێمە بەردەوام دەبێت هەم ئێمە هیچ هیوایەکمان بۆ ئەو چاکسازێ نامێنێت کە ئێستا ئەوان قسە و باسی لەبارەوە دەکەن. پەرلەمانتارێک ئەزیەتی نەچێشاوە بێ لێرە جێ لە بەیاننامەکەی ئێمە بگرێکە لەسەر شاشە و تیڤیەکان هەموو شێوە خۆیان باس لە چاکسازی دەکەن، بەڵام ئێستا ئامادەین جێ لەو پەیامە بکەن کە پەیامێکی ڕەوا و حەقوازانەیە بۆ چاکسازی بۆ نێشتنی گەندەڵی. کێشەکە ئەوەیە کە بەرپرسان کاتێک کە داوای چاکسازیەکەن هەڵبەت ئێمە خۆشحاڵین پێشوازی لە هەر چاکسازیەکەکەین بە ئەنجام بگەێنرێ، بەڵام مەرجە ئەو کەسەی کە گەندەڵی کردو داوای چاکسازیەکە جارێ خۆی ئامادە بێ بچێتە بەردەم دادگا، چونکە خۆیان تێوەگلاون لە سەفقاتی گەورەی نەوت، لە دزی گەورە، بە هەدەردانی سامانی گشتی، لە دزیکردن لە پسوولەی خۆراکێکەوە، لە بچووکترین بابەتەوە تا گەورەترین بابەت. بۆیە کێشەکە ئەوەیە کاتێک کە دزەبینی داوای چاکسازیەکەی داوای چاکسازی ئەکا بە دڵنیایەوە ئەمە دۆسیەکی ئاسان نییە کە مرۆڤ بڕای پێ بکە. هەر بۆیەشە چاکسازی لە هەرێمی کوردستان بەدینایەت. ئەو نادارپەروەریەی کە موچەی ئەو کەسانە 160 جار 80 جار 100 جار هێندەی کەسێکی کەم ئەندام یا کەسێکە کە تازەدا ئەمەزرێ. چاوەڕوانی زۆر لەم کابینە دەکرێت، هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیە بین. بە پێی هەموو ڕاپرسیەکان خواستی یەکەمی هاوڵاتیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە، خواستی یەکەمی منیش لەم کابینەیەدا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازیە. یەکێک لە دروشمە دیارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم چاکسازی و دژایەتی گەندەڵیە، بەڵام دوای زیاتر لە 2 مانگ لە پێکێنانی حکوومەت هێشتان هاوڵاتیان هەر لە چاوەڕوانین و هیچ لە دۆخەکە نەگۆڕاوە. چاودێرانیش دووپات دەکەنەوە چاکسازی تەنیا بە کەسانێک دەکرێت کە خۆیان لە گەندەڵی و بە هەدەردانی سامانووی خەڵکی تێوە نەگڵابن. هەر بۆیە سەرکەوتنی دروشمی دژایەتی گەندەڵی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیشدا لە ژێر پرسیاردایە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.